چایخانەی مراحلین کە دەکەوێتە خوارووی شارۆچکەی قەرەتەپە و نزیک زنجیرەچیای حەمرین یەکێکە لەو جێگانەی چەندین جار داعش هەوڵی تەقاندنەوەی داوە چونکە ئەوانەی لەو چایخانەدا دادەنیشن زۆربەیان شیعە و کوردن بەڵام هەوڵەکانی ئەو ڕێکخراوە بۆ تەقاندنەوەی شکستی هێناوە. داعش هات ليلة سيارات ليلة سيكتقي قنبلات لجر دان لدنگا تقي نكرديا چخانش خلبالغ بو اكتقي بو همي امرين دوا هەوڵی داعش بۆ تەقاندنەوەی چایخانەکە ناردنی کەسێکی شیشانی بوو بە ناوی حور جەعفەر بەڵام پێشوەخت بە برینداری کەوتە دەست هێزە ئەمنیەکانی هەرێم و ئێستا لە هەرێم دەست بەسەرە. ئەم چایخانە چەند کەڕەتی داعش هەوڵی دا بتەقێنێتەوە لەبەر ئەوە هەموو کەمایەتەکان و هەموو منتەقەی قەرەتەپە ئەتێتە ئەیرێ حتا جەماعەتی کە ناردن شیشانی هات ئەلەیرە سیارەیەکی هاوردوی تەقیەوە خوا ڕەحمی کرد حتا دا لەو دنگە ئەلەو قومبەلەکە هات دای لەو دنگە یعنی ئیتر خوا ستری کرد و ئەلحەمدوللا ملەتەکەیش وە سەلامەتی دەرچی. زۆربەی ئەوانەی لە نێو چایخانەکەدا دادەنیشن بە ڕوخساریانەوە دیارە کە کێشمەکێش و ملولانیە تایفیەکان ماندووی کردوون هەروەک چایخانەکەش کە شیعە مەزهەبێکی تورکمانە وەکو تەحەدایەک بۆ داعش وێنەی سەرکردە کوردەکانی هەڵواسیوە. ئێمە دانیشتمان وها لەیرە بووان سایرە هات لێرە ڕاوستیا ساڕۆخە تەقەنی ئەلەیرە هات انفجار نەبوو انفجار بوو کێکی بوو لە بەرەمبەر فندقەکەەوە ڕێچەکەی ماوە جاری ئازاری چۆن ئێمە دانیشمە لێرە دەرچمان لێرە ڕاوستمان ئێمە دوجار وتیان سایارەکە کوشتیانە سایارەکە دەفعەکە ئێمە کوتان سایارەکە لە ژێری گشتی جەلەکەم پڕکردیانە هێنا پسپۆر. داعش ئێستاش چاوی لەسەر چایخانەی مورەحلینە بۆیە ناوبەناو لە نێو زۆنگاوەکانی حەمرینەوە دەوروبەری چایخانەکە بە هاوان بردومان دەکات. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک.